لە ڕۆژی نۆیە مانگە بەشێک لە کەرەسەکانی کارگەیەکی کۆنی گوندی کانیپانکەی سەر بە قەزای سەی سادت دزرا. بە وتەی ئەنجومەنی گوندەکە نزیکەی 15 تەن ئاسنی ئەو کارگەیە دزراوە. دەشڵێت سکاڵایان تۆمار کردووە، بەڵام گومانیان لە هیچ گروپ و کەسێکی دیاریکراو نییە. ئەم ئاسنانە پاشماوەی کۆنی کارگەیەکی قیری سەردەمی بەعسە و لە پێش ساڵانی هەشتاکانەوە کاری تێدا دەکرا و لە دوای ڕاپەڕینەوەم کارگەی لە کار کەوتووە. کەلوپەلە جێماوەکانی کارگەکە لە کەلاوەیەکی چۆڵدا دانراون و حکوومەت یارێم نەیتوانێوە سوودیان لێ ببینێت. بەڵێ ئێمە دزیەک لویا کراوە وەختی خۆی جێ ئەو مەکتەبە بوو مەعمەل بوو تێکماندا ئاسنەکانی لە سەردەمی مامۆسارکانە. ئیتر مامۆسارکان دائیرەیە لوایە وتی کاکە گیان ئاسنووسەکەم بۆ بوون بۆ پشتی ئەو اینەوە. ئێستا نۆی مانگ پارچەی لە ئاسنەکان شەو براوە، ئیتر نازانی کێ بردوێتی، هەتا ئیسە معلوم نییە کە کێ بردوێتی، بەس براوە ئاسنەکە. بەڵێ سکاڵە تۆمار کراوە، جەنابی قایمخان سکاڵای تۆمار کردووە داەتی بەدادوە. وەڵاهی نەوەڵی لەوە گومانمان لە هیچ کەسێ نییە، بەس نازانی شەو بڕاوەتەوە براوە بارکراوە کەس نازانی. وەڵا پێمان ناخۆشە زۆر کە بۆ دیەکەشمان ناخۆشە، هەم شتێکی ناشرینە و ئەرەوەڵا پێمان ناخۆش. وەڵی تەبعەن ئەمە لەوە کات دووسێ سەلام بیارە وەڵا بڕینەوەی گەرەک بوو و بارکردنی گەرەک بوو و ئەرەوەڵا ئەمە تەبعەن سەلامی زۆر بوو. وەڵاهی نزیکەی ئەڵێن 5 تا 10-15 تەنێکە بێ ئاسنەکە. سەبارەت بە ڕووداوی دزینی کەلوپەلەکانی کارگە کۆنەکە پەیام پەیوەندی کرد بە پۆلیس و ئاسایشی سەی سادقەوە، بەڵام بە بیانووی جیاواز هیچ کامیان ئامادە نەبوون ڕۆژنایی بخەنە سەر ڕووداوەکە. وتەبێژی پۆلیسی سلێمانیش دەڵێت ئاگاداری ڕووداوەکە نییە. بەپی زانیاریەکانی پەیام دزینی پاشماوەی کارگەکەی گوندی کانیپانکە قەبارەکەی لەوە گەورەترە کە ئاشکرا کراوە و ئەو کەسانەشی دزیەکەیان ئەنجام داوە کەسانی شارەزا بوون. سەر ڕایبوونی سکاڵا و تێپەڕبوونی زیاتر لە هەفتەیەکیش بە سەر ڕووداوەکەدا تاکوی ئێستا هیچ کەسێک لە سەر و ڕووداوە دەستگیر نەکراوە. سوەی محەممەد، کەناڵی پەیام، گوندی کانیپانکە سەر بە قەزای سەی سادق.